دەست لەسەر قورئاندا ئەدەم لاهور هەر هاواریە کرد کوڕە با کوڕی خەڵک نەکوژرێ کوڕە با بەهینی حەلیکەین ئەوە نەشیود لاهور ئێوارەکەی کە یەکەم جارکەی وتی من هیچ حکمێکی دادگاییم بەدەست نەگەیشتووە سەعات نازانم 6 ئێوارە یا بالضبط سەعاتەکەم بیر نییە شتێکتان بۆ من ناردۆ بە حکمی دادگا بە حکمی هین شتێکم بۆ بنێرن من لاهور نیم ئەگەر نەچمە دادگا وتی جارەکەی تریژ نەچوم ئەچمەدا ئەوەش ئەبێ بڵێم بۆ هین یعنی ئەوە شیوت هەر هاواریە کرد بەڵام ئەیوت نامەوێت تەقە بکرێ ڕەجاءەن نامەوێت تەقە بکرێ بەڵام بەداخەوە ئەو کارە ساتە ڕوویدا یعنی ئەمە کارە سات نەبوو ئەمە شتێکە ترۆمایەکە بۆ هەتا ئەزانم بەس بۆ من نییە بۆ هەموو ئەو خەڵکانەی کە لەوێ بوون حتا بە جەماعەتی کۆماندۆ دژە تیرۆریشەوە باوەڕ ناکەم لە شەڕی داعشیش مەجموعەیەکیان هەر عمری شەڕی داعش وشتیان نەبوو چکە گەنجن تازە پێگەیشتون ئەوەیان نەبینیوە ئەو کار ساتەی کە ئێمە بینیمان کەس نەیبینە یا ڕەبی کەسیش نەیبینێ نە لە غەزە باوەڕ ناکەم نازانم یعنی شتێکی هین بوو من هەر ئەمە لەو خەوە خەبەرم بێتەوە بڵێم ئەمە خەوێک بوو ڕاست نییە زۆر بەدا